ئێمە وەک ئەم ساڵ کە دیارە پۆلی دوانزین و ساڵێکی دژوارە لە سەرمان و ساڵێکی مەسیریە با بڵین مامۆستاکانیشمان زۆر دڵسۆزانە لە پای ئەوەی کە ئەم وەزعایە هاتووە بەسەریانە و بێموچەیی و ئەم هەموو قەیرانە بەڕاستی دڵسۆزی خۆیان واندووە و لە هەوڵدان بە تایبەتی بەڕێوەبەرمان زۆر سپاس مامۆستاکانەکەین بۆ دڵسۆزیان بۆ ئێمە کە دەرگای قوتابخانەکانیان کردەوە بەڕووی ئێمە خۆی ئەم ساڵ ساڵێکی چارە نوستازە بۆ ئێمەی قوتابی زۆر خۆشحاڵین بەکردنەوەی دەرگاکانی قوتابخانە و سپاسیانەکەی بەڕاستیش خوێندنی ئۆنلاین باوەڕ ناکەم یعنی سەرکەوتو نابێ بۆ وڵاتی ئێمە چونکە ئێمە خۆمان ئەزانین کە ئەو قەیرانانە هەیە کە ناتوانین هەموو ماڵێک ناتوانێت ئەو بۆ نمونە پێداویستیانە دابین کات بۆ قوتابیەکەی و هەروەها بەڕای ئێمە باشترین ئەوەتانێکە بینەوە بۆ قوتابخانە بەڵام ئەوەش بەپێی ڕێنمای تەندروستەکان و بەستنی کەمامە و زۆر نزیک نەکەوتنەوە لە یەکتری ئەوە باشترین چارەسەر. من سپاسی مامۆستایانەکەم کە سەر ڕاینەبوونی موشەش هاتون بۆ ئەوەی داوام بکرێتەوە درێژە بە هەوڵەکانی خوێندن بدرێت هیوادارم لە ئاستی چاوەڕوانی مامۆستاکان هەبی. زۆر جارێک بە شێوەی ماوەیە کەواتە تۆ فێربی چۆن ناسیەکە ئەەکەیتە ماوە سار ساڵ تۆ خۆت ماندوو بکە لەگەڵ مامۆستاکاندا تۆ چاوەڕێ ئەو مەکە کە بایکانی شەیتاران ناوەندێک بووە یعنی هەموو زۆری دەرەجە بەرزەکان لەم ناوەندە کۆبووەتەوە ئەم ساڵدا بتوانین خۆناغی بە پڕ دەستکەوت تێپەڕێت باشە چاوەڕێی ئەو مەکەن کە بایکەکەش بۆ بڕوا دەست پێ بکەن خوێندنی خۆت بکات ئەم ساڵ وەزارەتی پەروەردە بڕیارێکی داوە بۆ پۆلی دە و یانزەنی بڵی کاکە بتەوە دەوری دۆ شدەوەی دۆ ناچەکەوە دیاریکراوە تۆ 98 زۆر زۆرە ئەم هۆکارێکی بوو هۆکاری ئەوە بوو کاکی هەرمانەیە کاکی تاریمانەیە کاکی تاریمانەیە ئەم نیشانەیە هەیە لەگەڵ ئەم نیشانەیە یعنی دەست پێ کەس هەن بۆ سەرەوە چەند خوێندکارێک کە ئاسیانەوە بوو هەندێک بوو 95 شیە